نێرێ هەر پیا لە هەمووی پیاوترم هەر پیاوێ دێ ڕێ لە من بگرێ با بێ پیاوەتی خۆی بسەلمێنێ ئێمە ئەمڕۆ لە ئیمتیحانە بووین بێمانوت بە هیچ شێوەیە تۆ بۆت نییە جواب بە کوردی بدەیتەوە ئێمە 15 ساڵا خوێنین بە کوردی جوابمان داوەتەوە لوغەی ڕسمی خۆمانە هیچ کەسێک بۆی نییە پێمان بڵێ کە تۆ ناتوانانی بە لوغەی ڕسمی خۆت جواب دەیتەوە ئێمە لێرە وەستاوین ڕێ نادێن بە یەکێستیش بڕوا هەتا دێن و مافمان وەرەگرن ئێمە بە عەرەبی جواب نادەینەوە چونکە ئێمە کوردین ئێمە بە لوغەی خۆمان جواب بدەینەوە ئێمە ناڵێن لوغەیەکی تر ئیسپاتکەن بەسەر منە من خۆم کوردم ئەمە حەق خۆمە حەق خۆمە و لەسەر حەق خۆم دێمە جواب کێژ ئەتوانێ ڕێ لە من بگرێ بابێ ڕێم لێ بگرێ منەوە تا لێ ڕەوەستەوە من مەرحەلە چوارم لە قانونم هەر کەسێک هەر پیاوێ هەر نێرێ هەر پیاوێ لە هەمووی پیاوترم هەر پیاوێ دێ ڕێ لە من بگرێ با بێ پیاوەتی خۆی بسەلمێنێ لەو پیاوترم من لەسەر حەق خۆم دێمە جواب بڕیارێک هاتووە قەرارەکە قەرارێکی سیاسیە بە قەرارێکی سیاسیاتۆ لە بەغاوە دەبێت نابێت بە لوغەی کوردی جواب دێتەوە ئێمە 4 ساڵ لە جامیعە ئەخوێنن لە کاتێکدا کە لە دەستوردا باسەکە ئەڵێ لوغەی کوردی و لوغەی عەرەبی هەردوو دوو لوغەی فەرمی وڵاتن بەپێی دەستور بێ دەستور کە دەڵێت دایکی یاسایەکانە ئێمە تەلەبەی کولیە قانونی قانون کەواتە لە وڵاتەیە بە هیچ شێوەیەک نەماوە بۆ ئێمە تعریب بکرێت تعریبی کورد دەکرێت جارێکی کرد قەرارێکی سیاسی دەوە ئەی سەرکرداتی سیاسی کورد لەکوێیە ئەی پارێزگاری کورد بەڕێز پارێزگاری کەرکووک محافزی کەرکووک کوردە دکتۆر ڕێوان لەکوێیە بۆ لەسەر قەرارە بەجاڵێ بۆ قسەیەکمان بۆ ناکە یاخود بۆ خەڵکەکەی سەرکرداتی سیاسی کورد هەمووی با تعریب بکرێت جارێکەوە کورد تعریب بکرێتەوە بابەجان کورد با تعریب بکرێت ئێمە ئەم زادەیەمان گرتە داوا حەقی خۆمان دەکەین داوای مافی خۆمان دەکەین داوا دەکەین محافز بێتە سەر خەڵک قسەمان بۆ بکە و سەرۆکایەتی زانکۆش بێت بەدەنگ داواکەمانەوە ئەم قەرارە دەبێت ڕەفز بێتەوە بە هیچ شێوەیە چونکە ئێمە دەبێت بە کوردی جواب دەینەوە هیچ تەلەبەیەک ناچێتە قای ئیمتیحاناتەوە ڕۆژێکە ناچێتە قای ئیمتیحاناتەوە برادەران ناچێتە قای ئیمتیحاناتەوە تەواو ناچێتە قای دەبێت بە کوردی جواب بدرێتەوە بڕیارێک دەرچووە لە وەزارەتی تعلیمی عالی عێراقی دەڵێ نابێ بە هیچ شێوەیەک لە زانکۆی کەرکووک پرسیاری کوردی دابدرێت و بە کوردیش وەڵام بدرێتەوە لە کاتێکدا ئێمە ئەمە 4 ساڵە لەم زانکۆیە بە کوردی وەڵام دەدەینەوە پرسیارەکانیشمان کوردین بەداخەوە ئەمە بڕیارێکی شۆڤێنیە لە مادەی 4 دەستوری عێراقیدا دەڵێ زمانی کوردی و زمانی عەرەبی زمانی ڕسمی ئەم وڵاتەنە بەڵام ئەم بڕیارێکی ناڕسمی شۆڤێنیە دژ بە کوردەکان دراوە داواکارین لەسەرۆک کۆمار لەسەرۆک کۆمار کە بە پێداچوونەوە لەسەر ئەم نەعەدالەتیە بێتە دەنگ لە بەڕێز وەزیری عەدل دکتۆر خالید شوانی لە پارێزگاری کەرکووک لەسەر ئەم نادادیەتە بێتە دەنگ